بێپلانی حکوومەت لە کۆنتڕۆڵکردنی سەقامگیری دۆخی بازار وای کردووە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان هەر ڕۆژە و گوێویستی گرانبوونی نرخی بەرهەمێک بین. ئێستا باسی گرانی پیازە لە بازار تەنیا هەر دۆلار بەهاکەی بەرز نەبووتەوە، ئەوە تا پیازیش نرخەکەی فڕیوە. لە ئێستادا لە علوەی هەولێر نرخی 1 کیلۆ پیازی ئێرانی 1800 دینارە تا دەگاتە بازار و لەوێشەوە بۆ دەستی وڵاتی نرخەکەی دەگاتە نزیکەی 2500 دینار. ئەو پیازە سووری دۆلمەیی پێشتر ئەو وەختانە زستانان بە ڕبعک بوو، زۆر بە 300 دینار بوو، ئێستا بە 1000 دینارە. ئەو پیازە ئیرانیە لەگەڵەوەی ئەوانە 1000 ڕبعکە، ئەو 1300 دینارە، ئەو 1800 دینارە. پیاز تقریبا بوویتە دۆلار. پێشتر ئەو پیازانە بە 300 دیناری بوو ئەو وەختانە، ئێستا بە 1800 دینارە. ئەگە بەڕێی خۆمانە بە پێشوەیی زنەکە بە خۆمان بەکارمەدەێنا، بەس بەڕێی من خۆمە کەمە. ئەو پیازە لە ئێران دێ، ئێرانیش گومرجی 700 دیناردانە لە مەرزی پەرویزخان و لە مەرزی ئازیۆمەران. ئێمە وەکو لیژنەی دانانی سەعری بەرەمەکان ئێمە سەری پیازمە دانناوە، ئەوڕۆ دامە ناو ئەفتەیە پێشە دامەدەنا پێشنە دەبازیم بۆ ئێستا هەستانە. ئێستا پیاز 700 دیناری ئەوە لەسەر گۆمرگ. فرۆشیارانی علوەی هەولێر باز لەوە دەکەن لەم کاتەدا نەبوونی بەرهەمی خۆماڵی وای کردووە سەوزە و میوە لە وڵاتانی دراوسێ هاوردە بکرێ. گرانبوونی پیازیش پەیوەندی بەوەوە هەیە کە لە سنووری ئێران باز خراوەتە سەر بەرهەمی پیاز و لە دیوی گومرجی کوردستانیش جارێکی تیر باز وەردەگیرێت. ئەما بە هۆکاری گرانبوونی پیاز دەزانن لە بازاڕەکان. ئێران بەخۆی حەزی لێنێ پیازەکە بڕوە لەبەر خۆی گومرگەی زۆری ئاویستەرێ، گومرجی هەرێمیش گومرجی خۆی هەر هەیە و ئەوە دوو گومرگ و کری سیاری ئێران و عێراق و دەگاتەیە زۆر گران ڕادەوەستیان. چەند سارە ئەگەر ئەو پیازە ئەوە دەرەجە 3 چارە، بەڵام ئێستا ڕقمیەکی بازار ئێستاەوە ئەمە دەفرۆشین بە 1750 بە 1800 ئێ لەسەر بەقاری فەقیر 2000 ڕادەوەستە، ئەویش دەبی بە دونی و دوو ڕوبعی بدا. بەڕاستی تا دەگەیشتە دەستی فەقیری وەچیوەتی بەڕاستی سعرێکی گران دەوەستێت. مەطعەمەکانی تووشی مووقی بوون، ئێستا هەمووی تەڕە پیاز بەکاردێنین. نەبوونی بەرهەمە ناوخۆیەکان بە تایبەت سەوزە میوە وای کردووە ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێن لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نرخیان بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە. بۆ نمونە نرخی 1 کیلۆ پیاز لە ئێستادا هاوتایە بە 1 کیلۆ گۆشتی سپی. ئەو عەلاگە پیازەی لەدەستمە پیازی ئێرانیا بەهاکەی یەکسانە بە بەهای 1 مریشکی تەواو لە هەرێمی کوردستان. گرنگی نەدان بە بەرهەمی ناوخۆ و پاڵپشتی نەکردنی جوتیاران لەلایەن حکوومەتەوە وای کردووە بەردەوام ناسەقامگیری لە دۆخی بازاڕی هەرێمی کوردستان دروست بێت و بەرزوو نزمی لە نرخی بەرهەمەکان بە تایبەت سەوزە و میوە ڕوو بدات. گەیلان سابیر کەناڵی پێام هەولێر.